ئاسمان زۆر ڕەشە و زەویش ڕەنگی شینە وتێکی بەناوبانگی یۆرەی گاگارین کە لە 12 نیسانی ساڵی 1961دا بووە یەکەم کەس لە مێژووی مرۆڤایەتیدا بربەستی هێزی کێشکردنی زەوی ببەزێنێت. گەشتەکەی گاگارین کە بە کەشتی ئاسمانی یەکێتی سۆڤێت فۆستۆک 1 ئەنجامدرا تەنیا یەک کاژمێر و 48 خولەکی خایاندوو. کەشتێکش تا بەرزایی نزیکەی 327 کیلۆمەتر لە ڕووی زەویەوە بەرز بووە کە ئەوەش یۆرەی گاگارینی تووشی شۆ کرد و وەگوتو بووی کاتێک لەو بەرزاییەوە زەوی بەدی کرد دیمەنێکی زۆر ناوازی بینی. هەندێک لە سەرچاوەکان باز لەوە دەکەن کە گاگارین وتوێتی لە کاتی چوونی بۆ بۆشایی ئاسمان هەستی بە گەورەی خوداوەند کردووە، بەڵام هەندێک سەرچاوی دیکە ئەو وتەی ڕەت دەکەنەوە. گەشتە ئاسمانیەکە ژیانی گاگارینیشی لەگەڵ خۆیدا گۆڕی و لە زۆرێک لە وڵاتان بە چاوی پاڵەوانەوە تەماشای دەکرا و لەلایەن سەرۆک و بەرپرسانیانەوە بانگێش دەکرا. لە ساڵی 1964دا پۆستی جێگری ناوەندی ئامادەکردنی کەشتیوانانی ئاسمانی لە یەکێتی سۆڤێت پێبەخشرا. گەشتەکەی گاگارین بۆ بۆشایی ئاسمان لە چوارچێوەی جەنگی ئەسیرەکان وەک بەشێک لە جەنگی ساردی نێوان ئەمریکا و یەکێتی سۆڤێت دێت کە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە دژ بە یەک بەرپایان کردبوو. هەر بۆیە هەر وڵاتەی هەوڵی دەدا بە دروستکردنی موشەکێک یان فڕۆکەیەکی سەربازی یان تۆپ و تانکێک کە بەرامبەرەکەی نەیبێت خۆی وەک وڵاتێکی بێهاوتا بۆ جیهان نیشان بدات. ڕووداوەکەش بووە مای دڵخۆشی یەکێتی سۆڤێت و وڵاتانی سۆشیالیستی و جیهانی سێم و بە دەستکەوتێکی مێژووی ناویان برد، بەڵام بۆ ئەمریکا و هاوپەیمانەکانی دڵە ڕاوکێی لێکەوتەوە. هەنگاوەکانی یەکێتی سۆڤێت بۆ داگیرکردنی بۆشایی ئاسمان زیاتر و جۆرا و جۆرتر بوون. بۆ پێی لە ڕەوانەکردنی مانگی دەستکردیش بۆ بۆشایی ئاسمان پێشەنگ بووە کاتێک لە تشرینی یەکەمی ساڵی 1950دا یەکەم مانگی دەستکردی بە ناوی سپۆتینگ 1 لە خولگەیەکی چواردەوری زەوی جێگیر کرد. لە دوای گەشتە ئاسمانیەکە زۆر لەسەر گاگارین وترا وەک کۆڵۆمبۆسی گەردوون و دروستکەری قۆناغێکی نوێ لە پێشخستنی شارستانیەتی مرۆڤایەتی و گەشتنی مرۆڤێک بە پێگەیەک کە هەرگیزی هیچ مرۆڤێکی دیکە پێنەگەشتووە. بەڵام خۆشیەکانی گاگارین بە تۆمارکردنی ناوی لە مێژوودا ماوەکەی کورد بوو، چونکە لە دوای کەمتر لە 7 ساڵ بەسەر ئەو ڕووداوەدا و لە تەمەنی 34 ساڵیدا گیانی لێدەستا. قەدەروای کرد ژیانی لە ڕووداوی فڕۆکەیەکدا کۆتایی بێت و هۆکارەکەشی تێخشکانی فڕۆکەکەی بوو لە دۆخێکی نادیار و لە کاتی مەشقێکی ئاساییدا. دواتریش تەرمەکەی سووتێنرا و خۆڵەکەی لەسەر شوورای کرێملین دانرا. بەوەش پەردە لەسەر ژیانی یەکەم مرۆڤ کە بۆ چەند ساتێک لە هێزی کێشکردنی زەوی ڕزگاری بوو دادرایەوە. کاروان شێخ موحسین NRT